باچی کۆی کۆمەڵگەی کوردی بووە لە ئێستادا خوڵقاندووە سەڵاتی کوردی بکەین لە ئێستادا کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوودا هەڵۆی شاعیرەکەی فەرشەقام لە هەولێر دەستگیر دەکەن هەڵۆ لە بەردەم قەڵاو لە ناو بازاڕی هەولێردا لە نێو ئەو هەموو بێڕەنگی و بێدەنگیی خەڵک و حیزبەکان و ڕێکخراوەکانی هەولێردا وەک کوڕێکی بە ئەمەک بۆ دایکی شەعرێک بۆ دایکی بە دیلگیراوی لە شەڕی تاک و لایەنەکان بە وەکالەتی دەوڵەتی تورکی داگیرکەر و خیانەتدا کە ماڵی بەرزانی بە پارتی دەکەن و دەیخوێنێتەوە دەسەڵاتیش پێی دەڵێن هیچ ئازادیەکبوونی نییە نیشتیمان هەر ئەوەیە کە ئەردۆغان هەر دوژمنێک دەوێت کوردبوون مردنە بەڵام هەڵۆ ئەردۆغان قبوڵ دەکات و نەمردن بەڵکو کە لە بچەی دەسەڵات وەک مۆرێکی بەکرێگیرایەتی بە نێو چاوانی دەسەڵاتی هەولێرەوە تۆختر نیشانی خەڵک و دنیا دەدات بە ناوی گەلی هەولێرەوە بە ناوی کوردستانەوە بێدەنگی پایتەختی داگیرکراوەکە دەشکێنێ دەچێتە ئەو زیندانەی کە ئازادی خوازانی هاوڕێی دایکی تێدایە هەڵۆ گەنجە ڕۆشنبیرە ئازایە هەڵۆ شۆڕژگێڕە و کوردی بە ناموسە کە ستەم و داگیرکاری قبوڵ ناکات ئەم هەموو ناڵە و شیوەنە کەچی هاوارێک نابیستێ گریان ئەکەوێتە بەرگوێی نای جوڵێنێت سۆزێک هەستێ لە بری ئاڵای ئازادی کە لە پچەعدا لە دەستێ نەبوونی چاکترە لەبوون تا دێروەخت بێتە نەستێ ئازادی ئازادی مافە نەدروشمە نەلافە نەگەزافە ئازادی مافە نەوەکو بەخشش دەسەنرێ نادرێ بێ هەوڵ و کۆشش ئازادی مافە حکمی گەلە نەوەک مەرەکەبی سەرکاغەز و نووسینی نێوڕەفە ئازادی بۆ تاکو نەتەوەیە لە سایەیدا ئاڵا شەکاوەیە ئەی دوژمنە سەرسەختەکەی کوردستانم هێشتا منت نەناسیوە هێشتا هێز و بازووی منت لەبەر خۆداندا نەدیوە من کچی بەفری قەندیلم وا هەست نەکەیت لە ژێر پێتدا کۆت و زنجیرە دەست و پێم وا هەست نەکەیت کەوا دیلم من وەکو خۆم بە خەمی تۆ ئەتلێمەوە لە تۆدا هاتمە دنیا و لە تۆشدا سەرەنێمەوە نیشتیمانێکی بەدبەختی کەسی باشت نەخستەوە وا لە سایەی چەند دزێکە داهاتە دەبەخشنەوە لەوەتی هەی بێ سنووری کەسیش خەمن ناگرێتە کۆڵ من پێم وایە هەرواشەبی ئەی بەدبەختی کڵۆڵ لەناو ئەو هەموو بێڕەنگەدا ئەی تاوس ئەی شۆڕژگێر تۆ وەجاخی هەرگیز کوێرەوە نەبووی ئومێدیت ئەی باڵندەی ئاسمانی ڕۆحە پیرۆزەکانی نیشتیمان ئەی دەنگی ڕاچڵەکین بەگەروی کەمال پیر ئەی باڵندەی ئاسمانی ڕۆحە پیرۆزەکانی نیشتیمان ئەی دەنگی ڕاچڵەکین بەگەروی کەمال پیر دەستت بە مەچەکی پیرۆزی دایکتەوە گرتووە ڕۆڵەی بە ئەمەکی خواوەندەکانی چییە تۆ شعرت بە باڵای کەرامەت دووریوە وەلا ئەم سلێمانی و سنووری دەسەڵاتی سلێمانیە لەسەر ئازادی لەسەر ئینسانیەتی خۆیان دەستگیر کراوە و هیوای ئەوە خوازم کە ئەو دەسەڵاتانەی کە لەژێر سایانە ستەم چەوسانەوە